ولی تماشاوانیجا سرنجا بوی کرات که شمال بات افکو فراسو کوربند و لوتکین جهانی کتنه کردن لسراسته هریمی نف دولتی گرینگاوان گله که جبر کو بدهان سروک و سرکردن ولاتین جهانی خودی کمپانیان زبلا کسین اکادمیسیان تدا بجداریت کن گله جاران افوه که نقشاره و استراتیجیا جهانی تدا دانین جبو چاتیا رو پروبونا تحدیاتن کو راستی جهانی دبن جوار آبوری به جواکی به تندرستی به جینگهی به سیاست جیبه پرانیا وان کرو کنفرانس و کوربندان مزن برپسین هریما کردستان تدا بجدارن بونمونه کوربندا داووس مزنترین هلکتن و رودانا آبوری سراسی جهانی سرک وزیرین کردستان دوی دا بجداری کریه یا میونشن یا آسایش بجداری کریه یا نامه بجداری کریه یا سالین در بازبی یا حکومتان لدوبی بجداری کریه او ویجی لدوبی یا کشوا بجداری دیگه برنس دکتور حمید عبدالله ما مستعزانی پسپوری جغرافیا دیگل مدال هولیری دکتور ام کاتو باش ایدی بجداری پیکردنی برپس بالاکانی هریمی کردستان لناویان ده بگومان سروک حکومت هریمی کردستان زوربه او قرباندان تیدا بجداره اوی دوبیش تیدا بجداره اما بو چی دگرین توا بو هلکوتی جغرافیا هریمی کردستان گوران کاریکانی ناوچکه ئەم کاتە باش ئەم کاتەی بینەران و بیستەرانی کەناڵی کوردستان 24 باش گومانی تیان نییە مەسلەی با بڵین کۆب 28 یەکێکە لەو با بڵین لووتکانە ئەگەر من بڵین لووتکە بڵین کۆنگریا بڵین کۆنفرانسی نێودەوڵەتی کە تایە ئێستاکە ئەوەی کە لە دوبەی ئەبەسترێ نزیکەی 200 وڵات بەشدارە و نزیکەی 7,000 کەس بەشدارە دیارە ئەم جۆرە کۆربەندانەیە ئەم جۆرە لووتکانە و کۆبنەوەی کەسەکان بۆ نمونە جگە لەوە نەکراوە کە تەنها سەرۆکی دەوڵەتەکان بەڵێن سەرۆکی حکومەتەکانی بە سەرۆکی حکومەتی وڵاتان و هەرێمەکان و هەرێمانەی کە لە ڕووی یاسایی و سیاسی و ئەترافی پێکرا و گومانیتیانی هەرێمی کوردستان هەم لە ڕووی یاسایەکە هەم لە ڕووی سیاسەکەیشەوە گومانیتیانیە دانی پێنرا و ئەتراف کرا و هەرێمێکی فیدرالی لە چوارچەوەی عێراقە ئەمە یەکێکە لەو پاڵنەرانە یان یەکێکە لەو خاڵە باشانەی کە جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و نوێنەری هەرێمی کوردستان جارێکی تر وەکو نوێنەرێک بەشێکی گرنگ لە عێراقیش بەشداری کردووە تەبعاً هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە لە کابینەی ئەم 4 ساڵ و نوێی ڕابردووی سەرۆکی حکومەت و کابینەی نوێ کاری باش کراوە لەوەی کە هەوڵ بدرێت بەشێک لەو تێکچوونەی کە لەناو ژینگە و سیستەمی ژینگەی هەرێمی کوردستان ڕووی داوە چی لە سەرچاوە سروشتیەکان چی لە سەرچاوە مرۆیەکان هەوڵ بدرێت چارەسەر بکرێت ئەگەر چارەسەری بڕشی بۆ نەدوەزرێتەوە هەوڵ بدرێت چارەسەرەکان تا ڕادەیەک کەم ینی با بڵێن کێشە و گرفتەکان کەم بکرێتەوە تەبعاً هۆکارەکەش بۆ چیە گەڕێتەوە هۆکارەکە بۆ گەڕێتەوە بۆ نمونە حکومەتی ینی با بڵێن هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق لە ڕووی پێکە جوگرافیەکە و ئەسترۆنۆمیەکەی ئەکەوێتە ناوچەیەک خۆی ناوچەیەکی لاوازە لە ڕووی ژینگەوە ینی لە ڕووی ئاوهەواوە بۆ نمونە ئێمە کەوتونێتە ناوچەی مامناوەندی گەرمە و ناوچەیەکە ئەگەر هەر گۆڕانێکی کەم لە ئاوهەوای جیهان ڕوو بدات گومانیتیانیە کاریگەریەکانی ڕاستە و خۆ لەسەر ئەم وڵاتانە بە دەرەکەوێت هاوشێوەی عێراق و هەرێمی کوردستان و وڵاتانی هاوشێوەی ئێمە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی لە نەمانی و کەمبوونەوەی ڕادەی باران بارین لە کەمبوونەوەی بەفر لە کەمبوونەوەی سامانی سروشتی وەکو با بڵێن ئاژەڵی کێوی وەکو دارستانەکان و شکبوونەوەیان کشانی هێڵی با بڵێن بارانبارینی کەم بەرەو ناوچە ئاوەدانەکان ئەمانە هەمویان کاریگەریان هەیە وای کردووە کە هەرێمی کوردستان وەکو پێگەیەکی جوغرافیا نەتوانرێ با بڵێن پشتگوێ بخرێت و هەژمار و حیسابی بۆ نەکرێت لەو کۆڕبەندانەی کە لە بواری ژینگە و لە بواری کەش و هەوا و لە بواری بەرەپێدانی بەردەوام ئەبەسترێت. ولی دکتۆر هەڵبەت لە سەرەتای کردنەوەی کارەکانی کۆپ 28 هەم سەرۆکی ئیمارات حتا پادشای بێگومان ئینگلتەرا سەرۆکی بەرازیل ئەوان هەمویان تاکیدیان لەسەرەوە کردەوە لە سەرروسیانەوە سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان کە ژینگە کەش و بێگومان ئەم گویزەویە ڕوبەڕووی مەترسی جددی بووتەوە لەوەی کە گۆڕانکاری کەشوهەوا و بەزبوونەوەی پلەی گەرما هەڵبەت ئەوە 28مین کۆپە خۆ دەزانی یەکەم جار ساڵی 1992 لە بەرازیل بەسرا دواتر ڕێککەوتنی کەشاوای پاریس هەیە بەڵام ئەو هەموو کۆربەندانەوە هەموو ڕێککەوتنانە ئەو هەموو معاهدە نێودەوڵەتیانە نەبوونەتە هووی ئەوەی کەمکردنەوەی پلەی گەرما ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی ژینگە ڕەوشی ئەم گویزەویە کێمەتیاژین خراپتر دەبێت ئەمە بچی دەگەڕینتەوە
هۆکارەکان زۆرن ئێمە ناکرێ ینی هۆکارەکان تەنها بۆ نمونە لە هۆکاری ینی یەک هۆکار بەڵام پێتوانیە هۆکاری سیاسی ئەوەکە ئەنتۆنیۆ گوتێرس دەڵێ ئیرادەیەکی سیاسی نابینم کە ئەمە کەم بکرێتەوە هەموو سەرکردەکان هەست بەو مەترسیە دەکەن خۆشیان بە دەستی خۆشیانە بتوانن کەم بکەنەوە بەڵام ناکەنەوە. بێگومان من 100% لەگەڵ قسەکەی تۆم خۆی مەسلەی ئەهداف و ئامانجی بەستنی ئەم جۆرە کۆڕبند و کۆڕ و کۆنفرانسانە چییە؟ ئەوەیە کە ئەو ڕێژە پلەگەرمیی کە لە سەدەی ڕابردوو کە بە نزیکەی 1.2 دانراوە ئەم 1.2 یعنی بەرز نەبێتەوە بۆ نمونە بۆ 1.9 یان بەرز نەبێتەوە بۆ 1.7 یان نەگا بەدوو کە چاوەڕێ ئەکرێ ئەگەر بەم ینی ڕێڕەوەی ئێستا پیسبوونی ژینگە و سوتاندنی با بڵێن مادەکار بۆ هایدرۆکاربۆنیەکان کە مەبەستمان لە گاز و نەوت و غاز و غەڵوزی بەردین و ئەوانە ئەگەر بەم شێوازە بێ ینی مەترسی لەسەرەوە هەیە بۆ نمونە ئەم ئاڕاستەیە بڕوە لە ساڵی 2030 بگا بە نزیکەی سەرەوەی یەکونی و تەمانەمە مەترسی لەسەرەوەی کە بۆ نمونە بەفری جەمسەرەکان بەفری گریلاند کە ئێستا هەندێکی تواوەتەوە ئەوەی کە باس دەکرێ ڕێژەی بەرزبوونەوەی ئاستی ئاوی زەریا و دەریاکان نزیکەی با بڵین 8 ملیم ینی کەمتر لە سانتیمەترێ بەرز بۆتەوە تەمانە گەرەمە بگا بە سانتیمەتر و سەرەوەی سانتیمەتر بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا و زەریاکانە بێتە هۆی ئەوەی کە نزیکەی 17% شۆرف و با بڵین یان کەناری ئەو زەویانی کە نزمن لەسەر ئاستی جیهان تەبعاً ئاو دای پۆشێت ئەمەنەمە کارەساتە اینجا کارەساتەکان بە دوای خۆیان دێنێ مەسلەی زۆربوونی با بڵین سوتانی دارستانەکان کەمبوونەوەی ڕوپێوی دارستانەکان بەرزبوونەوەی پلەی گەرمی توانەوەی بەفرەکان لەگەڵ یا وشکە ساڵی لەگەڵ یا با بڵێن لافا و لەگەڵ یا یعنی کۆمەڵی هۆکاری تر کە ئەمانە ڕۆسروشتیەکەن تەمەەن ئێمە لە ڕووی گەشەپێدانی بەردەوامەوە من وەکو ینی اختصاصی خۆم کە لەسەر هەرێمی کورسانم نووسیوە ینی من تاکید لەسەرەوەکەم مەسلەی با بڵێن مەسلەی گۆڕانی ئاوهەوا تەنها ڕۆسروشتەکە ناگرێتەوە ڕۆمورۆکە شەگرێتەوە کە بێتە هۆی تێکدانی ئاسایشی خۆراک ئاسایشی نەتەوەیی پاشان ئاسایشی کۆمەڵایەتی مەسلەی زیادبوونی کوشتن و بڕین و داگیرکاری یعنی ئەمانە کۆچ و کۆچبەری خەڵک لە ناوچە وشکەکان و ئەو ناوچانەی کە تووشە بن بەڵێ دکتۆر بەگوەراوی تۆتی هەر لە ئێستاوە دیارە دەست پێ کردووە لە خواروی عێراق بەرەو چولستان دەڕوا بەلەو بیابان بوون دەڕوا هەر لەوێ کوچی بە کومەڵ دەستی پێ کردووە لە کومەلێک پارێزگا عێراق بە سەدان گوند چول کراون لەبێ ئاوی ئەهوارەکانی باشووری عێراق ئەستەن هوشێک بوونەتەوە و گرتنی سەرچاوەسەرەکانی ئاوەکانی عێراق بوون منە دیجلە و فورات لەلایەن تورکیاوە سیروان لەلایەن ئێرانەوە ئەمە تا چەند کاریگەریەکی مەترسیدار هەیە تا چەند ئەکرێ بڵێن ئەم پرۆسێسە بە سیاسی کراوەتی لە پێناو بەرژەوەندی سیاسی وڵاتان خەریکە وڵاتانی تر لە تینویا دەخنکێنن. خۆی گومانیتیانە من لە کۆتایی قسەکان تۆ دەست پێکەم ئێستا کە بتەوێنێتەوێ با بڵێن وڵاتانی ئەو وڵاتانی کە پێڵێن وڵاتانی سەرچاوی ڕووبارەکان ئەو وڵاتانی کە ڕووبارەکان تیانە سەرچاوە ئەگرێت ئەو وڵاتانە ئێستاکە ئاوی ڕووبارەکان مەبەستمان ئاوی شیرینە وەکو چەک بەکارهێنن بۆ ئەو وڵاتانی کە ئەکەونە خوار ڕووبارەکە ینی با بڵێن ئەوەی کە تۆ باست کرد با بڵێن تورکیا بە نمونە بێنین کە توانێت چەکی ئاو بەکاربێنێ بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە سووریا وتیایە بتوانێت کۆمەڵە تەنازولات و با بڵێن دەستکەوت بەدەست بێنێ بە تایبەتی لێت ناشارمەوە تورکیاش لە ڕوویەک لە ڕووەکانەوە تا ڕادەیەک حەقی خۆیەتی لەوەی کە تورکیاش مەترسی ئەوەی لەسەر بێکەیتر هێڵی باران بەرەبەرە بەرە و بەرزبوونەوە بڕوە ئاستی ئاویش لای ئەو کەم بێتەوە بەڵام ئەوەی کە تۆ باست کرد گومانیتیانە ڕووە سیاسەکە ئێستاکە وای لێ کردووە تەنانەت ئێمە لە بیرمان نەچێت لە کۆبی 27 کە لە شەرم شێخ کراکوتیە هەرێمی کوردستانیش بەشدار بوو یەکێ لەو خاڵانەی کە زۆر تەکید کرا لەسەری خاڵی کۆکردنەوەی کە ئەوەی دانراوە 100 تا 200 ملیار دۆلار وەکو منحا وەکو ئیعانە وەکو پاڵپشت بدێتە ئەو وڵاتانەی کە کەوتونەتە ژێر مەترسی بۆ نمونە گۆڕانی کەش و ئاوهەوا و بەرزبوونەوەی پلەی گەرمی تەبعاً من هەموو جارێک لە کۆڕەکانی ترا و لەوانەکانیشا زۆر جار بە قوتابیان ئەڵێم ئێمە لە گۆی زەوی ئەتوانی تەشبیه بکەی بە کەشتیەک هەموو گۆی زەوی لە ناو کەشتیەکەین کەشتیەکە ئەگەر لە ژێرەوەی لەم سەری کوون بێت لە ناوەڕاستی کوون بێت لەو سەری کوون بێت کەشتێکە کە غەرق بوو کە نقم بوو هەمومان لەگەڵا نقمە بین بۆیە ئەوەی کە تۆ باست کرد مەسلەی
هەموو ئەو کۆڕکۆبندانە ئەکرێ بەڵام چارەسەر ناکرێ هەندێکی دافع سیاسیەکەیە هەندێکی دافع ئابوووریەکەی هەندێکی دەست قەستە بۆی کێ زیاتر مەترسی گۆڕانی کەش و ئاوهای لەسرە وڵاتی جیهانی سێیەم وڵاتە تازە گەشە سۆندۆکان وڵاتانی کە خۆیان ئابوووریکی لەرزۆکەن ئەمسالی عێراق و کۆمەڵی وڵاتی تری کامانە بەدەست قەست وەکو چەک وڵاتانی تر بەکایتێن ئەیجینە ئەو پارە و ئەو با بڵێن خاڵە و با بڵێن تەوسیە و ڕاستپاردانەی کە لە کۆپی 26 و 27 درا لە شەرمشێخ و لە قەتەر و لە وڵاتانی تر ئەگەر وە خۆی جێبەجێ بکرایە لە ڕووی کەمکردنەوەی غازە گەرمەکان ئەوەی کابێتە هۆکاری بەرزبوونەوەی پلەی گەرمی لە ڕووی کەم بەکارهێنانی ئەوەی کە پێڵێن با بڵێن سوتەمەنی نەوتیەکان یان سوتەمەنە هایدرۆکاربۆنیەکان کەمکردنەوەی با بڵێن وە زیادکردنی ئەو بڕەپارەی کە وەکو ئیعانە بۆ پاراستنی ژینگە لەسەر ئاستی گیان ئەگەر ئەم سێ خاڵەوەکو خۆی جێبەجێ بکرا بێگومان ئەوەی کە ئەکرا ئەم کێشە و گرفتە ژینگەیە کەمترە کراوە. وەڵێ دکتۆر ئەلبەت ئێمە باسی ئەو ڕێککەوتنی پاریس بکەنی کێشاوە کە 2021 ئەبزانم لە گلاسکۆ لە سکوتلەندا هەر کۆربەندێکی لوتکەی بەڕێوە چوو سەرروکی ئەمریکا جو بایدن شتێدا ئامادە بووم هەڵبەت سەرروکی پێشووی ئەمریکا ترامپ ئەستەن لە ڕێککەوتنی کێشاوای پاریس کشاوەتەوە کەواتە ئەو وڵاتانەی بەرپرسن لە ئیدارەکردنی سیستەمی ئێستای جیهان بۆ نمونە ئەمریکا و سین کە زۆرترین ئەو وڵاتانە ئەو غازە مەترسیادان دانا فرێدەنە ناو گویزەوی کە بێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی کەواتە تو نابینی ئەگەر ئەم وڵاتانە بەردەوام لەسەرەوە هەست بە بەرپرسارەتی نەکەن کەوەی بوو من جێگەی سیر بوو ئێمە کە ڕووماڵی کۆپ 28مان دەکەێت زۆربەی سەرکردەکان بەرپرسە باڵەکان ئاڵێن گویزەوی لە مەترسیەکی جدیدا پێویستە بوونەوەی داهاتوو ئێمە شتێک بکەین حلێک بکەین هەر بەدەستی خوشیانە نایکەن ئەگەر دەی سەر ئەم سیاسەتە بەردەوام بن ئەم گوزەویە پێتوانیە بەرەو مەترسیەکی جدی دەڕوا فەرموود سووتانی دارستانەکان بە ملیونان هێکتاری دارستان لە کەنەدا ئەمازۆن لە یونان لە ئەوروپا شاری هوای لە ئەمریکا هەر بە تەواوەتی سووتا ئەم ساڵ بەڵێ گومانیتیانە ئەوەی کە لە با بڵێن لە کۆپی 27 بڕیانیاندا لەسەرەوەی کە بۆ نمونە تەنانەت وڵاتانی نزیک لە هاوشێوەی خۆمانەوەکە هند و پاکستان و ئەوانەیش پەیمانیاندا لەسەرەوەی کە ڕێژەی با بڵێن ئەو سوتەمەنیانی بەکاری هێنن کە تێ غازی کاربۆن یان غازی دووەمی ئۆکسیدی کاربۆن و یەکەمی ئۆکسید کاربۆن زیادەکە وا بێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەمریکا هەر خۆی پەیمانی ئەوەیدا بۆ نمونە نزیکەی 30% کەم بکاتەوە لە ساڵی 2030 دەمەن لە بەرامبەر سین وعدی ئەوەیدا نزیکەی 35 تا 40% ئەمە کەم بکاتەوە بەڵام ئەگەر ئێستا تەماشا بکەی ئەوەی کە ئێمە ئەیبینین بە چاو ئەیبینین و تێبینی ئەەکەین لە مەسلەی ئەو گۆڕانکاریانەی کە لە هەوا کەش و هەوای سەر ڕووی زەوی ئاو هەوای سەر ڕووی زەوی ڕوئەدات لە ژینگە سروشتێکە ڕوەدات هیچ لەم وعد و پەیمانانە بەجێ نەگەێنراوە تەمان وەکو جارێکی تەتەکی دەکەمەوە لەسەرەوەی کە ئێمە وڵاتانی جیهانی ئەتوانین با بڵێ جیهانی دووەم یان جیهانی سێیەم یان وڵاتانی تازەگەشتن ئێمە بە ئاگری وڵاتانی وەکو سین و وەکو ئەمریکا وەکو وڵاتانی با بڵێن باکووری ئەوروپا یان با بڵێن ناوەڕاستی ئەوروپا سوتاوین کە ئەوان گەورەترین کارگە و گەورەترین خەزانی دروستکردنی با بڵێن غازی دووەمی ئۆکسیدی کاربۆن و غازە گەرمەکانی ترن هەر ئەوان خۆیان سەرچاوی دروستکردنی کێشەکەن خۆیانیش وەکو باست کرد لە کۆڕ و کۆربەندەکانە باسی ئەوەکەن کە ئەگەر بەم منوالە یان بەم ڕێڕەوە بڕوە جیهان بەرەو سوتانە ڕوا ئەوەی ئەوان پێڵن احتیرار یعنی ئیتر قیمەی ئەوەی کە ئیتر زەوی بگاتە ڕادەیەک وەکو کوورەی لێبێ بسووتێ بەڵام جارێکی تر من تاکی دەکەمەوە لەسەرەوەی زەرمەندی سەرەکی لە گەرمبوونی گۆی زەوی و لە گۆڕانکاریە کەش و هەویەکان زیاتر وڵاتانی جیهانی سێم و ئەو وڵاتانی بۆ نمونە ئێمە ئەگەر واز لە بەشی باکووری گۆی زەوی بێنین ئەفریقایەکی وەکو وڵاتانە وەربگرین ینی کۆی هەموو وڵاتانی ئەفریقا هیچ دەستێکیان نییە لە گۆڕانکاریەکانی ئاوهەوە بەڵام یەکێک لە زەرمەندترین ئەو وڵاتانەی کە لە ئەنجامی با بڵێن گۆڕانکاری ئاوهەوا ئەسووتێن و زەرمەند دەبن وڵاتانی ئەفریقیان خۆنە لە ڕووی بازرگانیەوە نە لە ڕووی پیشەسازیەوە ڕۆڵێکی ئەوتۆیان نییە بۆیە ینی جیهان هەمووی هاوبەستەی یەکەن ینی بۆیە ئەم کۆڕبەندانە ئەکرێ ئیش لەسەرەوە بکرێت کە بە شێوازێکی دەستە جەمعی کار لەسەر چارەسەرکردنی گرفتەکان بکەن خۆ یەک شتێکێ ئەوەی کە ئەگەر بێت و جیهان هەمووی بسووتێت تەنها بۆ نمونە هەرێم و کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کیشۆری ئاسیا نانوستێ هەموو جیهان بە باکوور و باشوور بە ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە زەرمەند دەبن لەو گۆڕانکاریان کە لە شۆڕ بەڵێ کەواتە دکتۆر حتا هەمومان تێبینیمان کردووە بینەرانیش تەبەن لە وڵاتی خۆمان ئەم ساڵانەی دوای بە تایبەتی ئەم ساڵ
يعني هاوینێکی ئەوەندە گەرمایەکی تااقەت پڕوکێن بوو کە پێشتر نمونەیوانە بووە بۆ نمونە زستانێکی وشێک بارانبارین کە لە پڕێکە باران ئەوەندە دەبارە هیچ شتێک تەحملی ناکە لافاو دروست دەبێت خۆیان ئەوە شتێکی دیارە 3 ساڵی شەوشکە ساڵیەکی مەترسیدار هەیە کەواتە کە جارێکی دیکە بۆ کۆربەندەکە لوتکەکە بگەڕینەوەی لەسەر شاشە دیارە سەرێکی وەزیرانی کوردستان لەگەل سەرروکی فەرەنسا ئەمانوێل سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان مەزنە بەرپرسانی تری جیهان کۆبووتەوە دیدار و گفتوگۆ هەیە تا چەند دەکرێت کە لە چارچێ ئەم دیدار و گفتوگوانە کە بێگومان لە چارچێ ئەو کۆربەندانە لە پێش پەردە دیدار هەیە گفتوگۆ هەیە ڕایگۆڕینەوە هەیە پاراستنی بەرژەوەندی هاو بەش هەیە هەرێمی کوردستان بتوانێت لەگەڵ لە وڵاتانە بە تایبەتی شێوازی ڕوبەڕووبوونەوەی کەشوهاوە زیاتر دەستکەو بەدەستبێنێ. بەڵێ ئەوەی کە ئەم جۆرە کۆربەندانە تەنها کۆربەندێکی لوتکەنین یان با بڵێن چەند کەسێک کۆبێتەوە لەسەر مێزێک و باسی ئەوە بکرێت با بڵێن بەپێی ئەوەی کە بەپێ و خیبرەی کە هەمان و خوێندنەوەمان لەسەری کردو ئەوەیە لەناو ئەم کۆربەندانە وەکو کۆربەندی خۆ دەرخستنی وەکو پێشەنگای وایە ینی ئاگاداری ئەوەش ببە ینی وڵاتانی جیهان ئەو وڵاتانەی کە دەست پێشخەریان هەیە لە بواری ژینگە پارێزی تەجروبە و ئەزممویان هەیە ئەزمموی ژینگە پارێزی سروشت پارێزی ئاو پارێزی ئاو هەوا پارێزی هەموو ئەمانە وەکو پرۆژە وەکو مەشروع هێنایەنە لەگەڵ خۆیانە وەکو پرۆژێکت هێنایەنە لەیرە لە ئەوەی کە پێڵێن لە پراوێزی کۆربەندەکەی عەرزەکرێ ئەڵێ من ئەمەم کردووە وە گەیشتومە بەوە ئەمە وەکو تەجروبەیەک ئەکرێ ئەو وڵاتانی هاوشێوەی منن سوودی لێوردن بۆیە ئەوەی جێی دەستخۆشیە سەرۆکی حکوومەت و کابینەی نوێ ئەم وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ ئەوەیە زۆربەی ئەو وڵاتانەی کە من بۆکو پاشخان خوێندومەتەوە کە خیبرەیان هەیە و شارەزایان هەیە لە بواری ئەو تەجروبە ئەزمونانیان کردو لە ژینگە پارێزی دیمانەی لەگەڵیان کردووە تەمان کە ئامادەی شەبێ بۆ فترێکی زۆر ئەم ئامادەبوونە لە خانەکانی تری پشتەوەی ئەوەی کە پێڵێک کەوالیسیان پشتەوەی کۆڕ و کۆربەندەکە ئەتوانێت سوودێکی زۆر لەو ئەزمونانە وەربگرێ کە کراوە و بێهێنێتی ئەوانەی کە ئەنگونجێ لەگەڵ ئاوهەوای هەرێمی کوردستانە بە ئاسانی ئێمە بتوانین جێبەجێ بکەین و کەمێک لەو قەیرانی و بارقورسی کە لەسەر هەرێمی کوردستانە چی لە ڕووی سروشتی کە دوایی گرفتی مرۆیشی بۆمان دروست کردووە با بڵێن کەمی بکەنەوە ئەمە جێی دەستخۆشیە و ئەمە یعنی شتێک بگەێنی ئەوای گەێنێ کە خەمخۆری کابینەی نۆ سەرۆکی حکوومەت بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان و لەگەڵ ژینگەی عێراق ئێمە باش بزانین 65 ژینگە سروشتەکەی عێراق پشت بە ژینگەی سروشتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی بەفر و لە ڕووی باران و لە ڕووی سامانی ئاوەوە. ڕێست دکتۆر حەمید عەبدوڵڵا مامۆستای زانینگەهەیە پسپۆرەی جوگرافیا لە هەولێری گەلمە بوو. دکتۆر گەلێک سوپاس.